پێش هەموو شتێک ڕۆژی منداڵانی جیهان لەو منداڵە خۆشەویستانە و لە منداڵانی شاری هەولێر و هەرێمی کوردستان پیرۆز بێتن. ئەوڕۆ لەگەڵ برای بەڕێزم دکتۆر دلۆڤان بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر زۆر دڵخۆشین لە نەخۆشخانەی میهرەبانی لەگەڵ ئەو خۆشەویست و بەڕێزانە لەگەڵ ڕێکخراوەکانی خێرخوازی بەشدارین لە ڕاگەیاندنی ئەو بابەتە گرنگە گەورەیە کە نزیکەی 3000 منداڵی بێباوک لە تەمەنی 1 ساڵی تا 16 ساڵی بیمەیان لە بۆ دەکرێت. پێش هەموو شتێک دوعا دەکەین لە خوای گەورە دەپاڕێنەوە ئەو منداڵە خۆشەویستانە بە هیچ جۆرێک پێویستیان بە نەخۆشخانە نەبێ، بەڵام بە تاکید لە ژیانی ئینسانیشدا یەکێک لە پێداویستیە سەرەتاییەکان و گرنگەکان پێویستی چارەسەری نەخۆشیە. زۆر دەستخۆشی لە نەخۆشخانەی میهرەبانی و بە تایبەتی دکتۆر دلێر دەکەین لەو کارە گەورەیەی کە ئەنجامیاندایە ئەو منداڵە خۆشەویستە بێباوکانە چارەسەری وەردەگرن بەبێ بەرامبەر لەو نەخۆشخانەیە کە وەکو باسم کرد لە تەمەنی 1 ساڵیە هەتا 16 ساڵیە کارێکی گەورەیان ئەنجامدایە. ئینشاءڵڵا خودای گەورە پاداشتی هەموو ئەوانە دەداتەوە کە لەو پرۆژە خێرخوازیە گەورەیە بەشدار بوونە. ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی لە هەر کارێکی لەو جۆرە پشتیوانی لە هەر کارێک دەکەین کە ببێتە سوودگەیاندن بە هاوڵاتیانی شارەکەمان و بە تایبەتی لە بۆ خۆشەویستان ئەو منداڵانەی بێباوکن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی